دیارە ئێمە ئەمڕۆ ڕێگەی مەرگمان بڵی ژیانی خۆمانمان خستەمە ترسی و لە پێناوەی پەیامی پارێزگاریکردن لە ژینگە و لە سروشت بگەێنین بۆی ژیانی هەزارەها مرۆڤ و زیندەوەر پارێزراو بێت و دیارەوە مەبەستێکی ئێمە هەمانە بە تایبەت ئێمە فۆکس دەکەین سەر ناوچەی تانجەرۆ چونکە ناوچەی تانجەرۆ باوەڕمان وایە و لێکۆڵینەوەکانیش دەری خستەوە کە ناوچەی تانجەرۆ یەکێکە لەو ناوچانەی کە زۆرترین کێشە و کارەساتی ژینگەی تێیە بۆ ئەگەر ئەبێت ناوچەی تانجەرۆ سنوردار بکرێ و دەستێژانی کە دێتە سەری و ئەبێت هەوڵی زۆر جدی بدرێت بۆ پارێزگاریکردن لە ژینگە و ناوچەی بۆ گەرێمە وەڵامیشمان نەدرێتەوە سبەینێ پلانی چالاکی داهاتوومان یعنی ئاشکراکەین پلانی چالاکی دووەمان ئاشکراکەین بۆ کار لەسەریەکەین بۆی ئەو فشارانەی کە هەیە چڵتری کردن لەسەر دەسەوە ئێوە داواکاریتان چیانی کرێوە چەند قاڵێکا کورتی کێتەوە یان زیاتر پەیامەکەتان دەکەوێت چی بڵێن داواکاریمان ڕاگررتنی ئەو دەستدرێژیانەیە کە لەسەر ناوچەی تانجەرۆ هەیە وە سنوردارکردنیەتی و دیارە دانانی فلتەری ژینگەی و جێبەجێکردنی مەرج و ڕێنمایە ژینگەیەکانە بەسەر ئەو کارگە و پاڵاوگانی کە لەو ناوچەیە و خاک و ئەو هەوا و ژینگەی و ناوچەی بیست دەست